الو الو او موبايلك الو با موبايلك بچو سری بس پرشتی برس قایم قامی رانیا لدروازه را پرینو جنابی قایم قامی رانیو میوانەکانی ڕانیا سەرۆکی شارەوانی قەڵاتجێ خۆی میوانەکانی سەرۆکی شارەوانی سەنگەسەر سەرۆکی شارەوانی چواقڕنە خۆی میوانەکانی بە دیاریکشەوە هاتوون دوای یادەکە لە شەوچەرەکەمان ئەم شەو یاری کۆڵەمستێن ئێمە دیارە لەگەڵ ئێرە هونەرمەندانی سلێمانی ڕەنگە یا ئێوە لە میوانەکان گروپێک لەگە گروپیەوانە یاریەکی کۆڵەمستێنەکەین لێرە کە یاریەکی کوردەواریە و بەسەر پەرشتی ئەو میوانانەی ڕانی و کاکە هێدی چنارەی کە سەرپەرشتی یاریەکەکە ئەمە دیارە هەمووی خۆشبەختانە بەردەوامی ژیانە بەردەوامی هونەرە لە پایتەختی ڕۆشنبیری سەرڕای هەموو قەیرانانەی کە هەیە بەرەنگارە بینەوە ئەم شەو گروپی مۆسیقاکەش جیاوازە هەموو شەوەکانی تر گروپێکی زۆر جوانی نەوازا گروپێکی گەورە کە ئەو خوشکەشمانم شەو ئەو مایشان نازیە بەشداریەکە بە ئەمریکەمان کاک دانا شێرکۆ و کاکە ئالان و کاک جوانڕۆ مامەسا سەلام کاک نیازی سنتور و مامەسا عادل و هەموو برادەران و دیارە دوو هونەرمەندی سەرەکی ئەم شەو ئاهەنگەکە ڕازێننەوە کاک سیروان زیرەک کاک ئەحسان زیرەک هەمووتان بەخێر بێن ئێمە لەو شاشەیەوە هەندێک دیمەنتان پیشانەین بەڵام پێچێ و براجکتۆرە تۆزێک ئەگەر ئەوە ساڵانی ڕابردووە ئێمە هەموو ساڵێک یادی هونەرمەندی ئەمەر حەسەن زیریا وەکو کۆمەڵی هونەری میلی کوردستان کە پێمان ئاسایی بوو هونەر بچێتە ناو چایخانە و کافتریا و سەجادەکان وەکو فیستیڤاڵەکانی نەورۆزەوە و ساڵێک لە ساوەڵەکە هەندێک لەو دیمەنانە بە کورتی نمایشەکەین پێشوێ بچینە ناو مەراسیمەکەوە بەڵام پێش هەموو شتێک من هەموو جارێ جوانترین دەستپێکمان ساتی وەستان بۆ جانی پاچی هەموو شەهیدانی کوردستان و ئەم شەو بۆ شەهیدی هونەرمەند عەبەی مەلا و هەموو هونەرمەندانی شەهید سپاس بۆ هەموولایەتان سپاس